لە هەشتاکانی تەمەنیدایە بێئاوی ئەم ساڵی شارە زۆر تەواو هەراسانی کردووە. سەرڕای بێئاویەکە گلەی لە سەعاتی ئاوەکەی هێو دەڵێ معقولە من ئاوم نییە کەچی بڕی 100,000 دینارم واتۆتەوە. وڵاوتی 100,000 بواتێتەوە سەیچی لەم بێ مەعاشیە وڵا ئەوەنتە بواتێت وڵای تۆ چون بۆ دایرە و ڕسمی سەعاتەکان گرت و وتی وڵا 52 ئەتە نام ڕاستێکە درۆیە کرداس. دەچمە ڕۆژئاوای قەزای شارە زور و یەکێک لەو گەڕەکانە بەسەر دەکەمەوە کە نەک ئاو بەڵکو تۆڕی ئاویشیان نییە و فەرمانگەی ئاوی شارەکە بە تەنکەر ئاویان بۆ دابین دەکات. لەبەر بیرەکانی ماڵانی ماڵیان ئاوا بێ تەنکەرەکەی شارەوانی ئەوەمان هەیە تەواویتە دایرە و ئاو تەواویتە هیچی ترمانی نە بەدۆ ئاو نە بەجاری و نەحیت لە ڕاگەیەندراوێکدا فەرمانگەی ئاوی شارە زور بێدەسەڵاتی خۆی لە ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکە ڕاگەیاند و دەڵێ بەهۆی ئەوەی جێگرەوەی ئاوی بێستان سوورمان نییە لەمە و دوا بەرپرسیار نین لە هەر ماڵێک کە ئاوی پێنەگات و بێ ئاو بێت. گرفتێکی زۆرمان هەیە نەک بڵێم کەمیش گرفتەکەمانەوەیە کە ئاوی بێستان سوور هیچ ساڵێک وەکو ئەمساڵ نەبووە لیانی لە وشکە ساڵەکەشە کاتێک کە ئاو دابەزیوە ئەو نەبووە وەکو ئەمساڵ بێ ئاوی نەبووە. ئێستا جاران لە گەڕێکی گەڕەکەکانە 5 ساعت توانیمانە ئاو بین بەبێ وەستان ینی بەبێ وەستانی ماتۆڕەکان بەڵام ئێستا لە 3 ساعت تا 3 ساعت و نیو ئەتوانین ئەو بین بە گەڕەکان ئەو پەڕەکەی بتوانین 4 ساعت ئەویش ینی زۆرێکمان کردووە لە خۆمانەوەمان لەبەرەوەیکەوە ئاوی تیا نامێنە بێستان سوور ئەبێ دیسان ماتۆڕ ڕاگرین هەتاوەکو وردە جاری بڵین بۆ شەفتی دووهەم ئەومان بۆ زیاد ببێتەوە سێتۆ لەناو پرۆژەکە و ئەو بنێرنە سەر حەوزی سەری یاڵمان هەیە لەوێ بۆ دابشکردن ینی شوێنی دابشکردنمان. ئەم دیمەنانە لە دوو کاتی جیاوازدا تۆمار کراون لای ڕاست ئێستایە کە بە شێوەیەکی بەرچاو ئاوی پرۆژەی بێستان سوور کەمی کردووە لای چەپیش هەمان شوێنە بەڵام مێژۆکەی بۆ ساڵی 2021 دەگەڕێتەوە کە ئاو بە شێوەیەکی زۆر لە پرۆژەکەدا کۆگا کراوە کە سەرچاوی ئاوی پرۆژەکەش کانیەکانە. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی شارە زوریش دەڵێ لە 2014 پێشنیازمان بۆ فرە چەشنکردنی سەرچاوەکانی ئاو بۆ شارۆچکەکە پێشکەش کردووە بۆ ئەوەی گرفتی هاوشێوەی ئەم ساڵ ڕوونەدات. و ئیدارەی ناوچەکەیش بە قایمقامیەت و بە ئەوانەوە ئێمە پرۆژێکمان تەقدیم کردووە لە ساڵی 2024 لە پەرپێدانی پارێزگاکان ئەوەتە ئیشی لەسەرەکەین لەبەرەوەی بۆ بەدیلی ئەم سەرچاوەیە کە ئاو دابەزیوە بەشی خوارمانەیە سیاشانە تۆزی ئاو لێرە باشی شاشەنەویست زۆر دابەزیوە بەڵام بتوانین ئەو کەمێتی ئاویشە کۆکەینەوە بێنین بۆ ئێرا تا بتوانین خزمەتی ئەو شوێنانەی پێ بکەین. ماوەی 2 مانگە لیژنەیەک بۆ سزادانی ئەو ماڵانەی ئاو بە فیرۆ دەدەن لە شارە زور پێکهێنراوە و هەر سەرپێچی کارێکیش بە بڕی 50,000 دینار پسوڵەی بۆ دەکرێت. پەیام زانیوێتی تا ئێستا زیاتر لە 257 ماڵ سزا دراون. پێشووتر لە ڕۆژێکدا 19,000 پێ سێجا ئاو دەگەیشتە قەزای شارە زور بەڵام ئێستا بۆ کەمتر لە 13,000 مەتر سێجا کەمی کردووە و لە کەمبوونەوەی بەردەوامیشایە. بێستان سوور تەنیا سەرچاوی ئاو نییە بۆ زەڕایەن و شارە زور بەڵکو سەرچاوەیە بۆ ناحێ عەربەت و کۆمەڵگەکانی برایەتی و نەسریش. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زور.